بڵێ لە میانەی خۆ ئامادەکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا کە بڕیارە لە مانگی 11 ساڵدا ئەنجام بدرێت کۆمیسیۆنی بەڵا هەڵبژاردنەکانی کەرکووک و ئۆفیسی کەرکووک 43 ناوەندی کردوێتەوە لە سەرانسەر پارێزگای کەرکووک و قەزانەحەکانی سەر بە پارێزگاکە. ئەم بنکانە دەستبەکارن پێشوازی هاوڵاتیانەکەن لە کاتژمێری 9 سەر لە بەیانیە کۆتاک و 4 سەر لە ئێوارە و ماوەکە درێژ کرایە بە پێی بڕیاری ئەنجومەنی کۆمیسەرانی بەڕێز تاکو 11 پێنجی مانگی ئایندا. سەبارەت ئێمە وەک لایەنێکی جێبەجێکارین پابندی ئەو بڕیارانەی کەوا لە سەری خۆمانە بۆمان دێ و هەڵبژاردن لە سات و کاتی خۆیان ئەنجام بدرێت. بەڵێ دیارە ئەم هەڵبژاردنە کە 15 ساڵ دواخراوە ینی خۆی لە خۆیدا ئەلێ نوێکردنەوەی ئەندامانی ئەنجومەن و گۆڕینی تاکەکان و هێنانە پێشەوەی نوێنەری تازە خۆی لە خۆیدا گۆڕانکارێکی جددیەوە پرۆسێکی دیموکراسیەوە هەنگاوی دیموکراسی بەرەو پێشترەوە ئەمە لایەنێکی دوو کەرکووک لە بەرەوەی هەڵبژاردننی تێنەکراوە تا ئێستاگە ناتوانێت ممارەسەی ئەو دەسەڵات و سەلاحیاتانە بکە کە لە یاسای ژمارە 21 بەناوی یاسای ئەو پارێزگانەی کە لە هەرێمێک دارێک نەخراون ئەمانە کۆمەڵی سەلاحیات و دەسەڵاتی لامەرکەزیە داتە پارێزگاکان بەداخەوە کەرکووک لە بەرەوەی هەڵبژاردننی تێنەکراوە تا ئێستا نەیەتوانی بۆ یاسای مامەڵەکە بۆیە دەسەڵاتەکانی سنووردار بوو بۆ زۆر بابەت و پرۆژەی خزمەتگوزاری ئیداری دەبوو بگەڕایە بۆ بەغدا بۆیە هەر کە هەڵبژاردن کرێ و دەسەڵاتانەی وەک چۆن ئێستا بەغا و نەجەف و بەسڕە ممارەسەی ئەم دەسەڵاتانە ئەکەن پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگای ممارەسەی ئەو دەسەڵاتەکە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە خۆتان زانن ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە کورد بە شێوەیەکی گشتی لە بارودۆخێکی دەخوازراوە لە ڕووی سیاسی و ئیداریەوە لە پراوێز خستنایە و بەداخەوە لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی پاریش ڕێک ناکەون لەسەرەوەی بتوانن وەک هەنگاوی یەکەم پارێزگارێک بۆ کەرکووک پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دانن کە ئەمە ڕەنگە هەنگاوێکی سەرەتا بێ بۆی بتوانی جۆرێک لە ئەعتیبار بۆ پێگەی کورد لە ڕووی سیاسی بگەڕنەوە ئەم هەڵبژاردنە ڕەنگە بێتە هەنگاوێکیش لەو ڕۆژەوە کە با بڵێن سنوورێک بۆ ئەو پراوێز خستنەدانە کە لەلایەن دەسەڵاتی ئێستەی ئیدارەی کەرکووک بەرامبەر بە کورد دەکرێت و ئەتوانێت هاوکێشەی سیاسی بگۆڕێ و ئیدارێکی هاوبەش لە نێوان پێکاتەکان بۆ کەرکووک دروستکە. بەداخەوە هەڵبژاردننی کەرکووک یاخود ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر دواکەوت یانی ئەوە زیاتر لە 3 بۆ 4 خولە دواکەوتووە بە شێوەیەکی تریانی چەندین جیلی تازە پێگەیشت و کە هاتوونەتە پێشەوە ئێستا مەحروم بوونە لە دەنگدان ئەو جیلە ڕەنگە ئەمانەی ئێستا هەر نەناسن ئەوانەی ئێستش بۆ خۆیان بێزار بوونە ئێمە کۆمەڵ ئیسلامی پێمان وایە پرۆسە تەنها گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و عێراقدا تەنها پرۆسەی هەڵبژاردنە بۆیە پێمان وایە کە هەمیشە داکۆشیمان لەوە کردووە و قەنەعەتمان وایە کە هەڵبژاردنە بێت لە کاتی خۆیان بکرێ ئەوەندەی کە لە دەسەڵاتی ئێمە بێ و ئەوەندەی کە ڕای ئێمە وەربگیرێ و ئێمە بتوانین کاری تیا بکەین ئێمە بارودۆخی سیاسی خۆمان بارودۆخی سیاسی وڵات هەرچۆنێ بێ پێمان خۆشە کە لە کاتی خۆیان بکرێ و کار بۆ ئەوە دەکەین. من هیوادارم کە ئەم جارە لایەنە کوردستانەکان هەرچی ململانەی سیاسی ناتەبایی سیاسی هەیە لە کوردستان وەلای بنێن چکە ئەوەی کە بەڕاشکایی بڵێن ئەوەیە کە هێز و لایەنە کوردستانەکان لەوێ تەبانین بۆیە ئەو ناتەباییە نەقڵ کراوە بۆ ئێرە ئێمە لێرە وەکو لایەنە سیاسیەکان پێمان وایە ئەم جارە کە ئەبێ هیچ مەجالیتیان نییە کە لە ئێستاوە ڕێک بکەوین من پێم وایە کە ئەم جارە ئەگەری ڕێککەوتنمان نزیکە لایەنە سیاسیەکان ئەگەر بەمەرجە تەوان پارتی دیموکراتی کوردستان بێتەوە خۆ ئەگەر ئەوانیش نێنەوە ڕەیان لەسەر بێ ئەتواندرێ بە شێوازێکی تر چارەسەر بکرێ بەڵام هیوادارین کە ئەم جارە ئەو هەوڵە سەر بگرێ بۆ ئەوەی کە چیتر دەنگەکانی کورد لە شاری کەرکووک نەفەوتێ.